و بۆ خۆ تێگەی بەسەری تۆ لەسەر ئەو مناڵە بڕۆی وەکو پلی جگەر لە شوشدەیەم کەت نەزەنە بۆ خەساری چۆن جێگەمانە بێتەوە وەرە سیکە بەم شێوەیە ئێمە لە ناو کوردستان ئێستا 9 حیزب هەیە ئەم ناو ئەمە دیمەنێکی بەرنامەی کەشکۆڵە لە ساڵی 1990دا کە باز لەوە دەکات چۆن کۆنەجاش و بەعسیەکان لە ڕێگای پەتپەتێنی نێوان حیزبەکانەوە توانیان نەک تەنیا خۆیان لە سزادان بپارێزن بەڵکو ببنە بەرپرس و هەژمون و دەسەڵاتیان هەبێت و بە ئارەزووی خۆیان گەندەڵی بکەن و دەوڵەمەند ببن. ئێستا و دوای 30 ساڵ لەو تەنز و حیا بردنە هێشتا ئەو دیمەنانە دووبارە دەبنە و هێزە سیاسەکانی کوردستان نەک ڕێگریان لێ نەکردووە بەڵکو بوونەتە هەندەرێکی گەورەی ئەو دیاردەیە لە پێناو جیایەتیکردنی پارتە ڕکابەرەکانیاندا بە درێژایی ماوەی دوای ڕاپەڕین تا ئێستا دەیان و سەدان کەس بینران لە پارتێکەوە چوونە دانێکی تر و بە سەنگەر گواستنەوەی لە پێناو زیاتر خزمەتکردنی گەل و نیشتیماندا ناوی دەبن لە کاتێکدا ڕاستی ئاشکراکە ئەوەیە لە پێناو بەرزکردنەوەی پۆست و دەسەڵات و پەیداکردنی پارێکی زۆرتردا سەنگەریان گواستەوە بەدەر لە هەڵوێستا تاکێکان نمونەی زۆر دیار و زەق هەن لەسەر ئەو بابەتە کە هەرگیز لە یادەوەری خەڵکیدا ناسەردرێنەوە وەک گەڕانەوەی بەشێکی ئەندام و هەڵسوڕاوانی گۆڕان لە سەرەتای دروستبوونیدا بۆ ناوێشێتی کە ڕاگەیاندنی ئەو حیزبە ڕۆژانە نیشانی دەدان و دەیگوت گەڕانەوە ماڵە گەورەکە یان ئەوانەی کە دوای تامکردنی پلە و پۆستی وەزارەت چوونە پاڵپارتی و ئەوانەی لە کەرکووک و چەمچەماڵ خۆیان وەک سەرسەختترین ڕکابەر و جیایەتیکردنی پارتی نیشان دەدا بەڵام دواتر بەیعەتیان بە پارتیدا و یان ئەوانەی لە بەرنامە تەلەڤیزیۆنەکانە وەک پێشکەشکار و ڕۆژنامەنووس خۆیان دەروان و باسییان لە گرفتەکانی زۆنی سەوز و دزیەکانی دەکرد دواتر بوونە بەرپرسی کەناڵەکانی ئەو کەسانی بە قۆڕخکاری داهاتی سنوورەکە تۆمەتباریان دەکردن دواتریش کە کارەکە سەری نەگرت و کەناڵەکە نەکەوتە پەخش دووبارە گەڕانەوە زۆنی زەرد پسپۆر و شارەزایان سەبارەت بە هۆکاری ئەو ڕەفتارانە دەڵێن کاتێک دەسەڵات میلەت دەشەوسێنێتەوە برسی دەکات و نادادێکی بێوێنەی نیشان دەدات لە جیاوازی نێوان گوزەرانی بەرپرسان و خێزانەکانیاندا لەگەڵ گوزەرانی خەڵکی ئاسایی ئەوە دروشم و مانە بە نرخ و بەهاکانی وەک گڵسۆزی بۆ خاک و نیشتیمانی و کوردایەتی و مەردایەتی و مۆڕاڵ و ڕەوشتی و ئەوانی دیکە بەرەبەرە بەهاکانیان لەدەست دەدەن و خەڵک بەلاڕێە و درۆیانەدا دەچن کە هیچ کەم لەوانەی نابنە مای گوزەرانێکی شایستە و شکۆمن بۆیە ئامادە دەبن هەموو بەهاکان لە پێناو پارە و پۆستا لە دەست بدەن و هەر بۆیە دەبینین زۆرێک لە چاودێران بازلەوە دەکەن لە ئێستادا دەستگا هەواڵگرەکانی دەوڵەتانی دراوسێ و بێگانش زۆر بە ئاسانی توانیویانە جێگەی خۆیان لە هەرێمی کوردستاندا بکەنەوە و هەڵکانێکی بێشومار بکەنە دەردەستی خۆیان و ئاگاداری ورد و درشتینیێنەکانی ئەم هەرێمە بن چونکە کاتێک مرۆڤ ئامادە بوو لە پێناو پۆست و پارەدا مۆڕاڵ و بیر و باوەڕ لەدەست بدا ئەوە زۆر بە ئاسانی دەبێتە نۆکەری دوژمن دەگەڕنەوە لە یەکێک لە شەڕەکاندا ئەفسەرێکی دوژمن دەچێتە لای ناپلیۆن و هەموو پلانی بەرگری وڵاتەکەی پێدەڵێت و بەهۆیەوە بە ئاسانترین شێوە و کەمترین زیان ئەو شەڕا دەباتەوە بەڵام دوای سەرکەوتنەکەی فەرمانی کوشتنیەوە ئەفسەرە دەردەکات و پێی دەڵێت تۆ خیانەتت لە نیشتیمانی خۆت کرد دەبێت منی داگیرکەری وڵاتەکەت چاوەڕێی چیت لێ بکەم بێگومان ئەوانەی کار بۆ دەستگا هەواڵگرەکانی دەرەوە دەکەن بەو چاوە نزماتیان دەڕوانرێت و بە هیچ جۆرێک جێی متمانە نین وەک ئەوەی پێشتر حکوومەتی بەئاسپەی دەڕوانیە جاش و مستەشارەکان بەڵام ئایا پارتەکان تا چەند دەتوانن متمانە بەوانە بکەن کە لە پێناو پلە و پۆست و پارەدا سەنگەریان گواستەوە و تا چەند دڵنیان لەوەی ئەگەر لایەنێکی ترشتێکی باشتریان بداتێت ئەوسا هەمان هەڵوێز دووبارە ناکەنەوە ئایا دەنگدەران تا چەند متمانە بەو کادر و بەرپرسانە دەکەن کاتێک دەبنە کاندید و بانگەشەیەوە دەکەن لە پێناو خزمەتکردنی ئەواندا خۆیان کاندید کردووە نەک نە پێناو پلە و پۆست و ئیمتیازات و موچە خەیاڵەکاندا ئایا باوەڕ بەو کاندیدانە دەکەن کە لە کاتی بانگەشەدا کاری لەو جۆرە دەکەن ئایا دڵنیان لەوەی لە پێناو خزمەتدا چوونەتە حیزبێکی دیکە یان بۆ ئەوەیە لەبەری ئەمبەر ئەگەری دەرچوونیان زیاترە و ئەگەریش دەرنەچن ئەوە پێشەکی نرخەکەیان وەرگرتووە